وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی ڕاهێنان و پێدانی ڕێنمایی ئاینی و تەندروستی و کارژێڕی بە حاجیانی پارێزگای هەولێر لەگەڵ سەرجەم حاجیانی ئەو پارێزگایە لە مزگەوتی سەواف کۆبووە. وەزیری ئەوقافیش بە وەکالەت دەڵێت بۆ ئەوەی حاجیانی کوردستان ئەم ساڵ مەراسیمی حەج بەبێ کێشە ئەنجام بدەن هەموو ئامادەکاریەکمان کردووە. بەپێی راپۆرتی ئەو لیژنەیە کە چوو بە نوێنەری پەرلەمانیشی تێدا بوو لە ڕووی هاتوچۆ و مەسعەدەکان و نزیکیان لە کەعبەوە ینی تەقیمەشی باشیان کردووە. ئومێدوارم کە ئەو ساڵ ببێتە هۆی زیاتر حەسانەوە و ڕەحەتی لە بۆ ئەو بەڕێزانەی کە دەچن فەرزی حەج دەکەن. بڕیار وایە لە ڕێگەی کۆمپانیایەکەوە حکوومەتی هەرێم سێژەمە خواردن بۆ حاجیان دابین بکات و لە ڕێگەی 78 کۆمپانیای ناوەخۆیی سەرپەرشتی حاجیان دەکرێت. لە عارەبستانی سوعودیا هاوکات 31 مامۆستای ئاینی و 5 ئەندامی لێژنەی فتووە و 15 کارمەندی تەندروستی هاوڵی حاجیان دەکەن. ئێمە لە هەرێمی کوردستان 3656 حاجیە بە گشت لیژنە ئیداریەکانیشەوە بە بەڕێوەبەری کۆمپانیاکانیشەوە قۆناغ دەڕۆن لە هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلەیمانی نێودەوڵەتی ئامادەکاریەکان هەمووی گشتی ئەنجام درراوە. شوێنەکەی ئەو باڵەخانەی کە لێشمان گرتووە لە بۆ هەر پارێزگایەک لەوانەیە باڵەخانەیەکە بێتن هەمووی لە یەک شوێنن لە مەنطقەی جومێزەی پێدەنن کە نزیکی